بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێ یەکەم سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕاستکاکە مەحموود خۆشحاڵ و ئاسوودە مەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە گرنگی سامانی ئاو دەکەین بە تایبەت لە هەرێمی کوردستاندا. خی گەورە لە قورئانی پیرۆزدا ئاماژە بەوە دەکا کە لە ئاوەوە هەموو جۆرە زیندووبوونێ یا ژیان سەرچاوەکانی ژیانی فراهەم هێناوە و هەموو شتێک زیندوێتی و ژیانی خۆی لە ئاوەوە وەردەگرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە فەرمودەکانیدا ئاماژە بەوە دەکا کە مرۆڤەکان لە هەندێک شتدا مشتەرەک و هاوبەشن و پێویستە بە هاوبەشی لە نێوان خۆیاندا بمێن بیهێڵنەوە. یەکێک لەو شتانە بریتیە لە ئاو. ئاو لە ئێستادا یەکێکە لە سەرچاوەکانی داهاتی نەتەوەیی هەر وڵاتێک و لە ئێستادا بەر لە هەر شتێکی تر بەر لە هەر کانزا و هۆکارێکی دیکەی ژیان ئاو گرنگترین و سەرەکیترین هۆکارە بۆمانەوەی مرۆڤەکان. شتێکی خۆڕایی و یام شتێکی هێندە کەمبایەخ نییە کاتێک دەبینین لە ئێستادا ئاو یەکێکە لەو هۆکارانەی کە زۆربەی وڵاتەکان وەکو ململانێ و فشارێک دژی وڵاتانی دراوسەی خۆیان یا دژی هەر وڵاتێکی دیکە بەکاری دەهێنن. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی ئاو دەکەین. سەرچاوەکانی ئاو کامانن. هۆکارەکانی کەمی ئاو لە ئێستادا کاتێک تەواوی وڵاتان بەدەست کەم ئاوی و کەمی ئاوەوە دەناڵێن و سەرچاوەکانی ئاو بەرەو وشکبوون و بە فیڕۆچوون دەچن هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا لە ئێستا کۆمەڵگەی مرۆڤایەتی دەتوانێت شتێکی دیکە وەکو ئەلتەرناتیڤ و بەدیلێک لە بری ئاو بەکار بهێنێت و جێی ئاوی پێ بگرێتەوە یام ئەمە شتێکە و لە توانای مرۆڤدانە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز نەجمەدین شێخ ستیق سەرگەتی ئەندازیاری ئاودێریم کردەوە. مامۆستا نەجمەدین زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس ناکەم. زۆر بەخێر بێ. سەرەتا پێم خۆشە لەو پێناسەوە یا لەو پرسیارە دەست پێکمە بزانین ئاو چییە و بەچی دەگوترێ ئاو؟ بەناوی خی گەورە و میهرەبان. بێگومان ئاو یەکێکە لەو نیعمەتە گەورانی کە خی گەورە بە مرۆڤی بەخشیوە و لە دێرین زەمانەوە باو باپیرانی ئێمە بەڕاستی بە گەورەترین و خۆشەویستترین دیاری خۆیان زانیوە لەبەرە بە فیڕۆدانی هەر دڕۆپێکیان بە گوناهێکی زۆر گەورە زانیوە. حتا ئەوەیە کە پیرۆستترین ئیشی نوێژ دەستنوێژە کە ئەبێت تۆ لە ئاوا زۆر ئیقتصادی بکەیوە بە هیچ شێوێ دڵۆپە ئاوێکیش بە فیڕۆ نەدەی. لەبەرەوە بڕی ئاو لە جیهانە پێچەوانی ئەوەی کە خەڵک تێگەیشتووە بڕێکی نەگۆڕە نە زیاد دەکات نەکەم. بریتێ لە 136,000 کیلۆمەتر سێجا ئامان لەسەر ڕووی زەوی هەیە کە شایستەی بەکارهێنانە بۆ مرۆڤ. خۆی لە ساڵ 97 گۆی زەوی ئاوە ئەگەر لە ئاسمانەوە سەیری زەوی بکەی بە هەسارەیەکی شین دەیبینین. بەڵام بەداخەوە لەو بڕە تەنها لە 4 بەکارێت بۆ ئیشوکارەکانی مرۆڤ خواردنەوە کشت و کاڵ هەروەها ئەو پێدەویستانەی کە ڕۆژانە مرۆڤ بەکاری هێنێت. لەبەرەوەی ئەو بڕە زۆر کەمە پێویستە مرۆڤەکان زۆر بە ژیرانە و زۆر بە عەقڵانە بتوان بەکاری بێن. زۆر باش مامۆستا بڕی ئاوی جیهان جەنابەت ئاماژەت بەوە کرد کە بریتێ لە 136 کیلۆمەتر 1000 کیلۆمەتر سێجا و ئاماژەش بەوە کرد کە ئەم ڕێژەیە ناگۆڕێ. بەڵام بۆچی ئەو مەترسی کە لە ئێستا ئێمە هەستی پێ دەکەین وڵاتان ئاو دەکەنە چەکێک بۆ هەڕەشەکردن لە وڵاتە دراوسەکانیان بۆ تینوکردنی وڵاتەکان بۆ وشکردنی زەوی وڵاتان بۆچی لە ئێستادا ئەم مەترسی هەیە بەڵام لە ساڵانی ڕابردوودا لە حەفتاکانە لە 60ەکان ئەم مەترسینی ئەگەر ئاو هەر ڕێژەیەکی نەگۆڕە ئەو کاتەش و ئێستاش هەر یەک جۆر ئاومانە یام ئەتوانی بڵین ڕێژەی ئاوی بەکارهێنەر ئەوەی کە ئێمە توانی وەکو ئاوێکی شیرین بۆ کشت و کاڵ و بۆ خواردنەوە بەکاری بێنین ڕێژەکە لەما ئەگۆڕێ یام هەر ئەم 136,000 کیلۆمەترە ڕێژەیەکی نەگۆڕە لە ئێستاش و لە ڕابردووشدا خۆی ڕێژەکە نەگۆڕە ئەوەی کە کارە کاتە سەر کەمی ئاوەکە بریتە لە چالاکی مرۆڤ زۆربرین دانیشتوانی گۆی زەوی و هەروەها خاڵێکی لەوە گرنگتر خراپ بەکارهێنانی ئاوە بە تایبەتی لە کشت و کاڵە. بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوی FAO ڕێکخراوی فاوی جیهانی بڵاوی کردێتەوە لە ساڵ 1990 ئاوی بەکارهاتووی جیهان 4130 کیلۆمەتر سێجا بووە کە لەم بڕە لە 165 بۆ کشت و کاڵ بەکارهاتەوە بە شێوەیەکی نازانستیانە کە ئەوە پێویستە دەستکاری ئەو ڕێژەیە بکرێت بۆ ئەوەی ئێمە بتوانین کشت و کاڵ بە شێوەیەکی زانستی ئاو بدەین تاکو بتوانین کەمترین ڕێژە بۆ کشت و کاڵ بەکاربێنین. هەتا
ژماری دانیشتوان زیاد کات چالاکی مرۆڤ زیاد کات لە جیهانە بڕیاوەکان کەم دەبێتەوە لەبەرەوە ئەو وڵاتانەی کە سەرچاوی ئاویان زیاترە و لەوێەوە سەرچاوە ئاوەکەشێ وڵاتێکی کە هەوڵی ئەوە دەن کە کنترۆلی ئاوەکە بکەن و خۆشیان بەکاری بێنەوە جارێکی تر هۆکارێکی تریش کە زۆر گرنگە لە کەمبوونەوەی ئەو بڕاوە بریتە لەو کارخانە گەورانی کە لە جیهانە دروست دەکرێت و ئەو زێرابانەی کە بەبێ ڕەویە ئەچنەوە سەر ڕووبارە گەورەکان و چەمەکان کە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ئاوێکی زۆر بەکاربیێنی بۆ ئەوی ئەو ئاوان ڕوون بکەیتەوە جاری وا هەیە ئەو سەرچاوی ئەو ڕووبارانە وەکو لە کۆڵۆمبیا ڕووبارێکی گەورە هەیە تا ئەگێتە شوێن ڕژێگەکەی بەهۆی پیسیەوە ئەگەر هەزارها کیلۆمەتر سێجا ئاویشی تێکەی پاک نابێتەوە چۆن چالاکی مرۆڤ لە زیادبوونایە کارخانەکان لە زیادبووندان و ئەو شێوە زانستیەش نین کە بتوانن فیلترێشنێکی بۆ بکەن تاکو ئەو ئاوە پیس نەبێت کەواتە ئەتوانین بڵێن هۆکارەکانی کەمی ئاو هەر ئەمە هۆکارانان کەمی بارانبانی بەتابەت ئێمە زۆر جار لە وڵاتێکە دەبینین ئەم وڵاتە ڕێژەیەکی زۆر لە زەویەکە بە بیابان بووە بۆ منە لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە باران لە چاو ساڵانی 90ەکان و 80ەکاندا ڕێژەی بارانبارین و سەرما و بەفر زۆر کەمی کردووە کەواتە خۆی ڕاستە یعنی وتمان چالاکی مرۆڤێکی لە هۆکارەکانە بەس هۆکاری گرنگ یەکەم کەمی بارانە کە لە هەندێک ناوچەدا ئەو بارانە کەمترە بارێت تا هەندێک ناوچەیکە ئێستا زانایانی جیهان ئەڵێن لە ئۆزۆر گازێک دروست بووە کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەی هەیە لە جیهانە بەڕاستی ئەو گازە بێتە هۆی کە هەورەکان یەک نەگرن کە هەورەکان یەک لە ناوچەیەکدا لەو ناوچەیە باران زۆر کەمی بێتەوە ئەبێتە هۆی دروستبوونی وشکە ساڵی ناوچەیەکە بەس ئەمە ئەوە ناگەنێت کە بڕێ ئەو کەمەکات چونکە ئەو بارانی شوێنێکتر دەبارێت چون ساڵانە 500,000 کیلۆمەتر سێجا هەڵمی ڕووبار و دەریاچە و زەریاکان بەرزەبێتەوە بۆ ئاسمان و لە شوێنێکەوە تا شوێنێکی تر توان ئەو بارانە گۆڕانکاری تیا ڕوئەیە هۆیەکی تریش زۆربەی چالاکی مرۆڤە هۆی سێهام وێرانکردنی ژینگەیە کە لە جیهانە ئێستا ئەم دیاردەیە زۆر بە ڕوونی دەردەکەوێت کە بەڕاستی ژینگەی جیهان بەرەو وێرانبوون ئەچێت ئەویش ئەسبابی زۆرە یەکێک لەوانە بڕینی دارە خراپ بەکارهێنانی لە وەرگاکانە هەروەها کێڵانی هەڵەی زەوی لێژەکانە دوای ئەوە دروست نەکردنی گرادونیا کە لە ئێمە پێڵێن لە هەورانی پێڵێن تەڵان کە ئەمێتە هۆی ڕێگری لەو ئاوانەی کە لە کاتی بارانە یەتە خوارەوە هەموو زەویەکە تووشی تعریە ئیرۆژن نەکات و هەروەها هۆکاری تریش وەکو وتمان زۆربەی کارخانەکانە کە بەهۆی ئەوەی کە فیلتریشن ناکرێن ئاوێکی زۆریان هەیە بۆ پاکشکردنەوە و هۆکارێکی تریش بریتە لە زۆر بەکارهێنانی ئاو لە ماڵەکاندا و بۆ ئاودێرانی باخچەکانیان هەروەها لە شارەوانیەکانیشەوە کە ئاوی خواردنەوەی زۆر شارەکان بەداخەوە بەکارهێنن بۆ ئەو باخچانەی کە ناو شارەکانە هەیە کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەبێ ڕێگری لێ بکرێت بەڕاستی زۆر باش مامۆستا کاتێکە ڕێژەی ئاو نەگۆڕە بەڵام ئەمساڵ ڕێژەی بارابارین لە هەرێمی کوردستانە بارێ ساڵێکی دیکە لە شوێنێکی دیکە ئیدی ئێمە بۆچی بترسین کە بڵین جیهان لە بەردەم مەترسی و هەڕەشەیەکی گەورەدایە لە بواری ئاودا پێویستە ئێمە بترسین کاتێکە ڕێژەی ئاو بارانبارین نەگۆڕە و ساڵێ لەم لا دەبارێ ساڵێ لە شوێنێکی دیکە پرسیارەکە معقولە وەکوتم زۆربوونی چالاکی مرۆڤ و هەڵە بەکارهێنانی ئاو ئێستا ئەگەر ئێمە 5 کەس بین 5 پەرداخمان بنێ بووین بە 10 کەس هەرو 5 پەرداخەمان بنێ ئەو کاتێکی نیوان بەرەکەوێت ئەگەر بووین بە 15 کەس کەمترمان بەرەکەوێت لەبەرەوە زۆربوونی ژمانی دانیشتوان و هەروە ئەو چالاکیانەی کە هەیەە و هەنە چالاکی هەڵەش کە هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوەکە بەش نکات چونکە ئاوەکە نەگۆڕە ژمانی دانیشتوان لە زۆر بوونایە چالاکیان لە زیاد بوونایە لەبەرەوە ئاوەکە هەر ئەو ڕێژەیە هەتا ژمانی بە شێوەیەکی بڵێن هاوکێشێکی پێچەوانەیە بە زۆربوونی ژمانی دانیشتوان و چالاکیەکانیان بڕی ئاوی هەر کەسێک کەمێ بێتەوە کاتمانسە با لە دیدێکی ئاینیە و پرسیارە بکەین کاتێکە خوای گەورە نەخشەیەکی ورد و ڕاست و دروستی بۆ ئەم گردونە داناوە و بەردەوام مرۆڤایەتی خوای گەورە زانوێتی بەردەوام مرۆڤایەتی لە هەڵکشان و زۆربووندایە تەنانەت لە نێو هەر عایلەی خۆشمانەسەیکین ڕێژەی مردن زۆر کەمتر لە ڕێژەی لەدایک بوون
کەواتە لەم ئەگەرەدا مرۆڤ چ چارە و چ ڕێگە چارێکی لە بەردەمدایە؟ ڕێگە چارە زۆرە. یەکێک لەوانە ئێستا بۆ نمونە لە سلێمانی ئێمە وەختی خۆی ڕوپێوەیەکی هەروە سەرپێیمان کردووە ناو شاری سلێمانیە. بۆ نمونە مەسەلەن ئەگەر ئافرەتێک سەوزە بشواتەوە لە ماڵەوە 50 لیتر ئاو بەکارهێنێ لە کاتێکە شۆردنەوەی ئەو سەوزەیە 5 لیتری بەسە. تا ڕیشتاشینی کەسێک سەر لە بەیانیان کە ئەچێ بۆ دەوام ئەمە شتەکە لە واقعی ڕوپێری ناو شاری سلێمانیە 6 لیتر ئاوی بەکارهێناوە. کەم 6 لیتر بەشی خواردنەوەی خێزانێک بۆ هەفتەیەک دەکات. شۆردنی حەوشە و سەر جادەکان شۆستەکان ڕێژەیەکی زۆر بەکار ئەبرێت. هەروەها ئەو کشتتوکاڵانەی کە لای ئێمە ئەو دەریێکی بە شێوەیەکی نازانستیانە ئێمە وەکوتمان لە ساڵ 65 ئاوی جیهان بۆ کشتتوکاڵ ئەڕوە دەکات ئێمە توانین ئەوە ساڵ 65 تا لە ساڵ 50 بێنین بۆهۆی ئەو تەکنۆلۆژیا تازەی کە هەیە ئەو ئابرانی کە هەیە ئەو ڕێگە زانستیانەی کە هەیە بۆ ئاودێرانی کشتتوکاڵ. لە هەر شارێکی ماڵێک لە شاری سلێمانیە لە هەر ماڵێک لە شاری سلێمانی لە بۆپەی ئەو سەرژمێری و ڕوپێوی سەدحی کە ساڵی 2006 کرا ئەتوانم بڵێم لە سا هەفتای ئاوی ئەو بەلوعانەی کێتە ماڵەکانەوە لە سا هەفتای ناو زێرابەکانەوە ڕێژێکی زۆر زۆرە. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی بکە ئێمە ئەو کاتە دەستمان ئەبەسترێت تووشی کەماوێکی زۆری ژەمی زۆر بە یعنی با بڵێن بێچارە سەر. بەڵێ ئەی هەر ئەم ئاوە نییە دەچێتەوە ژێرزەوی و دواتر دەبێتەوە بە سەرچاوەیەکی تری ئاو بۆ منە ئاوی ژێرزەوی ژێکێکە لەو سەرچاوانی کە مرۆڤ ئەتوانێت بەکاری بێنێ. نەخێر من ساڵی 1995 وەکو ئەندازیارێکی ئاودێری لە شاری مەریوانی کوردستانی ڕۆژهەڵات ڕوپێوەکان بۆ ئەو ئاوی زرێبار خۆی ئاوی زرێبار بریتە لەو ئاوەی کە بەهۆی بارانەوە و ئەچێتە ناو زەوی و ئەچێتەوە سەر ئاوی زرێبار بڵێن ئاوی ژێرزەوی لە ئەساسە. دوای دروستبوونی شەنگەڕێکی گەورە کە ناوچەی بەهارانی 1 و 2 پێڵێن ئاوی زرێبار ئاستەکەی زۆر دابەزی بۆهۆی ئەو کۆنکرێت و ئەو قیرانی کە ئەکرێت ئاوەکە ناچێتەوە ئاوی ژێرزەوی ئەچێت ناو چەمەکان لە ڕووبارەکانەوە ئەچێتە ناو بڵێن دەریاکان و لێەوە مرۆڤ ناتوانێت ئیستیفادە لێ بکات ئیلا لە ڕێگەی بەنداوەوە نەبێت. ئەو کێشەیەشمان هەیە یعنی قیرتاوکردنی جادەکان کۆنکرێتکردنی ڕێگەوبانەکان و زیادبوونی بینا ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوەکە نەچێتەوە ژێرزەوی ڕێگر ئەبێت ئەچێتە ناو دەریا و زەریاکان و کاتێ ئێمە ناتوانین ئیستیفادەی ئەو تۆی لێ بکەین. زۆر باشە مامۆستا ئەو وڵاتانە کامانن کە تووشی کەم ئاوی بوون و دەبن و هۆکاری ئەم توشبوونیان بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی ئەحسایە کراوە وەکو وتم ڕێکخراوی فاو کردوێتی لە ساڵی 1955ەوە وڵاتی بەحرێن جیبۆتی کوێیت سنگافورە ماڵتا و چەند وڵاتێکی تر تووشی کەم ئاوی بوون. لە ساڵی 1955 هەتا ئێستا بەهۆی کەماوی ئەناڵێن ئەم وڵاتانە تووشی گەورەتی کێشەی کەم ئاوی بوون. لە ساڵی 1990شەوە جەزائیر سۆماڵ یەمەن ئیمارات قەتەر کینیا ئیسرائیل و چەند وڵاتێکی تریش ئەمان تووشی کەم ئاوی بوون و پێشبینیەکەی لە ساڵی تا 2005 لیبیا مەغریب سووریا ئێران مصر ئەسیوپیا و هەروەها عراقیش تووشی ئەو کەمی ئاویە بێت تا 2025. هۆکاری چییە زۆربەی ئەو وڵاتانی ناوت هێنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان بۆ بۆچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم بە بیابانبوون و کۆچکردنێکدایە کە بۆ نەمرۆڤەکان کاتێک کە ئاو لە یەمەن و لیبیا و جەزایر و عێراق و ئەسیۆبیا و سۆماڵ ئاو نەمێنێ مرۆڤ توانای نیشتەجەبوونی نامێنێت. هۆکار زۆرە یەکی لەوانەی ئەو وڵاتانە وڵاتێکی بیابانیە بڵێن وڵاتێکی نیمچەوشی جیهانن ئەکەون وڵاتێکی نیمچەوشی جیهانەوە ڕێژەی بارانبانی تیا ناکەمە و ئاستی ئاوی ژێرزەویش لەم وڵاتانە زۆر لە خوارەوەیە لەبەر ئەوە ئەم وڵاتانە سەرچاوی کانی و کارێز و ئەوانیان زۆر کەمە ئەگە هەرشیان بێ وڵاتێکی ترەوە بۆیان دێت لەبەرەوە ئەمە تووشی کەم ئاویە بن. ئێستا مەسە وڵاتێکی وەک هۆڵەندە لە ئەوروپا ئاستی ئاوی دەریا زۆر بەرزترە لە وڵاتەکە گەورەترین کێشانە هەیە ئەوان منسوبی ئاوی زۆر بەرزترە هەرچەند ئاوەکەش ئەوە نییە بۆ بخورێتەوە پێویستی بە ئامێر و بە تەکنۆلۆژیای تازەیە بۆ بەکارهێنان و بۆ خواردنەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستی ئاوی ئەوێ زۆر بەرزترە تا وڵاتانی بڵێن بیابان و
نیمچە وشکەکانی زۆر جیهان. باشە مامۆستا لە ڕیزبەندی ئەو وڵاتانەی کە ناوت هێنان عێراقیشی تێدا بوو کوردستان لەکوێی ئەم هاوکێشەیەدا یان لەکوێی ئەم مەترسیەدایە کە مەترسی کەم ئاوی وشکە ساڵیان بەونە کەم بوونەوەی ئاوی ڕووی تێ بکە خۆی کوردستان بڵێن سەرچاوی ئاوی باشی هەیە بەڵام بەداخۆ لەم ساڵانی دواییدا بەهۆی ئەو کۆمەڵ ڕووباری هەیە کە لە دەرەوەی سنووری کوردستان یان ناو خاکی بڵێن کوردستانەوە ئیشی باشیان لەسەر کراوە کە ئەمە لە داهاتوودا ئەبنە هۆی وشکبوونی ئەو ڕووبارانە و کوردستان تووشی کەماوی و لەوانەشەوە تووشی وشکە ساڵێکی زۆر گەورەی بکەن لە داهاتووە. زۆر باشە هۆکارەکانی بە فیڕۆدانی ئاو کامانن خۆی یەکێ لە هۆکارە گەورەکانی بە فیڕۆدانی ئاو بەڕاستی کشت و کاڵە. کشت و کاڵ ئەگەر بە شێوەیەکی زانستیان ئاودەری نەکرێ زیاتر لە نیوەی ئاوی بەکارهاتووی جیهان بەکاربرێ بۆ کشت و کاڵ. لەبەر ئێستا لە جیهانە بیر لەوە کراوەتەوە کۆمەڵە ڕێگای نوێ هەیە بۆ ئاودێری بارانی هەیە قەتری هەیە وەروەها ڕێگەی تریژ هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە کەمترین ئاوی پاک بۆ کشت و کاڵ بەکاربێنین. و هەڵەیەکی تریژ هەیە لە وڵاتی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەڵێن ئاو بۆ مرۆڤ اینجا بۆ نەبات. لە کاتێکدا گەورەترین زانای عراقی کە ناوی دکتۆر مەهدی حەنتوشە کە لە ئەمریکا فەوتی کرد ئێستاش لە هەشتاکانەوە تاکو ئەم کاتی ئێمە ئێستا تیاین 5 ویلایەتی ئەمریکا لەسەر یاساکانی مەهدی حەنتوش ڕۆن کە ئەڵێ ئاو بۆ کشت و کاڵ بۆ ئاژەڵ پاشان بۆ مرۆڤ. لەوەرەی مرۆڤ خۆی ئەتوانێت ئاو بەکاربێنێ. مرۆڤ ئاوی زۆر کەمی پێویستە بۆ ژیان کە بۆ ئیشی مەدەنی و خواردنەوەی خۆی. ئەگەر کشت و کاڵەکەی مسۆگەر کرێ ژیانی دابین کرێ مرۆڤ خۆی ئەتوانێ ئاو بە ئاو بەدەست بێنێ بۆ خواردنەوە و ئەو کاتە ئەتوانێت اقتصادیشی تیا بکات. ئەو یاسایە زۆر گرنگە کە بتوانین ئێمە لە وڵاتی ئێمە شەبەکاری بێنین کە ئێمە ئاو بۆ کشت و کاڵەکانمان دابین کەین بە شێوەیەکی زانستیانە بۆ ئاژەڵەکانمان تا بتوانین بنەمای ئابووری وڵات بوژێتەوە. ئەو کاتە مرۆڤ ئەتوانێت بۆ خۆی لەوانەیە هەر کەسێک بۆ ئێوە تا ئێوارە سێری تری بەزێ بۆ خواردنەوە. ڕێیەکی تریژ هەیە کە زۆر گرنگە لە وڵاتی ئێمە تا ئێستا بەڕاستی بەکار نەهاتوە بریتیە لە بەکارهێنانەوەی ڕیسایکلینی ئاوی زێرابەکان بۆ ڕووبەرە سەوزەکان هەروەها بۆ کشت و کاڵ کە لە جیهانە ئەم ڕێگەیە زۆر باوە. زۆر وڵاتانی دنیا هەیە ئێستا ئاوی زێرا بەکاری هێننەوە ڕووبەری بۆ هەموو ڕووبەرە سەوزەکانیان. یعنی هیچ وڵاتێک نییە ئاوی خواردنەوە بەکاربێنێ بۆ کشت و کاڵ و بۆ ڕووبەری سەوزی شارەکان و بۆ بڵێن ئەو باخچانەی کە لە ماڵەکانە هەیە هەمووی بریتە لەو ئاوەی کە لە زێرەبەکانەوە بەکارێتەوە. زۆر باشە ڕێگە چارەکان بۆ داهاتوو کامانن و پێویستە چۆن مرۆڤ ئەم ڕێگە چارەیانە بەکاربێنێ. گرنگترین ڕێگە چارە ئەوەیە کە ئێمە ئاوی بارانە و گل بینەوە. کاتێک کە باران ئەبارێ بە تایبەتی لە کوردستانی ئێمە پێویستمان بە ئاو نییە بەڕاستی بە ڕێژەیەکی وا گەورە کە دیار بێت. باشترین ڕێگە بۆ بەکارهێنانەوەی ئاو بریتیە لە گلدانەوەی ئاوی باران ئەویش لە ڕێگەی ئەو بەنداوانەوە کە ئەبێ ئێمە توانین لە هەرێمی کوردستان لە عێراقا دروستیان کەین بۆی لە کاتێک کە ئێمە باران ئەبارێ ئەوە هەڵگرین بۆ کاتێک کە ئێمە پێویستمانە بۆ هاوین بۆ ئاژەڵەکان بۆ کشت و کاڵ هەروە بۆ بەکارهێنانی مرۆیش. ئەوە گرنگترین ڕێگەیەکە کە ئێمە بتوانین ئاستی ئاو زیاد بکەین و بتوانین جارێکی تیش بەکاری بێنینەوە. زۆر باشە مامۆستا زۆر جار مرۆڤ دەستەوەستان نەوەستاوە لە کاروباری ژیانی خۆیدا شتێکی کردوتە ئەلتەرناتیڤ و جێگرەوەی شتێکی دیکە. ئایا لە ئاودا ئەم هاوکێشەیە ڕاستە بۆ مرۆڤ دەتوانێت لە بری ئاو شتێکی دیکە بۆ پێداویستی خۆی بۆ بەسەربردننی ژیانی خۆی بەکاربێنێ ئەو شتە کامەیە ئەگەر ئەتوانێت؟ وەڵاهی تا ئێستا وەکووتمان شتێک غێری ئاو دروست نەوەکو ئاو بەڵام ئەوەیە ئێمە ئەو ئاوەی کە بەکاری ئەهێنین بۆ شتێک کە پاشماوەی هەیە چەند ئەوە بەکاربێنینەوە وەکو ئاوی ئاوەڕۆ یان ئاوی کارخانەکان یان ئاوی زەریاکان. ئاوی زەریاکان بەڕاستی بەکارهێنانەوەی بڵێن خەرجیەکی زۆر زۆر گەورە بات. ئەگەر بتوانین وڵاتێک بێوێت ئاوی زەریا بەکاربێنێ
پێویستی بە تەکنۆلۆژیایەکی گەورە هەیە پارەیەکی زۆر هەیە تا بتوانێت ئەو بەکاربێنێتەوە جارێکی تر لەو ئاسانتر ئاوی ئاوەڕۆیە کە بتوانانی بەکاری بێنیتەوە بۆ کوشتتوکاڵ و اقتصادی بکەیت لە بەکارهێنانی ئاوە باشترین چارەسەر بۆ ئاو بریتە لە چاک و باش بەکارهێنانی ئاو و ژیرانە بەکارهێنانی. زۆر باش مامۆستا با باز لە سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان بکەین ئەو سەرچاوانەی کە ئاوی هەرێمی کوردستان دابین دەکەن و خەڵک پشتیان پێدەبەستێ کامانە لەو سەرچاوانە. ئێمە ڕوپێویکان کرۆ لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە زیاتر لە 1250 کارێزمان هەیە لە هەموو پارێزگای هەڵەبجە و سلێمانی کەمایکە لە سەرچاوەکانەوە کۆنترین سەرچاوی ئاوی ناوچەی کوردستانە کە خەڵک بەکاری هێناوە بۆ خواردنەوە بۆ کوشتتوکاڵ بۆ ئاژەڵ دوای ئەوە کانیەکانە دوای ئەو ڕووبارە سنوورانەی کە لە دەرەوەی هەرێمەوە دێنە ناو هەرێمی کوردستان 4-5 ڕووباری سەرەکی گەورەمان هەیە کە ئەمان ئەتوانم بڵێم موشکبوونیان مەحاڵە ئاوی تابینە ئاوی سەرچنار ئاوی زەڵم ئاوی سەرچاوە هەروەها ئاوی بێستان سوور ئەمانە کۆمەڵەکانەیەکی زۆر گەورن کە الله ئەعلەم وشکبوونیان مەحاڵە بەش ئەو شێوە زانستی کە ئێمە لە کانیە بڵێن دراسەمان کردووە وشکبوونیان مەحاڵە کەم دەکەن بەڵام هەرگیز وشک ناکەن بەڵام 4 ڕووباری سەرەکی هەیە ناو کوردستانەوە ڕووباری سیروانە زمکان ئەڵوەن هەروەها چۆمان و تێی کەمانە لەگەڵ قەڵەچوالان ئەبنە ڕووباری زەی بچوو کەچە ناو بەنداوی دوکانەوە. بەڵێ مامۆستا لە ماوەی ڕابردوو تا گرتنەوەی کۆمەڵی لە بەنداوەکان یا سەرچاوەکانی ئاو لەلایەن حکوومەتێک کۆک و فشارێک دژی حکوومەتی هەرێمی کوردستان مەترسیەکی لای خەڵک دروست کردووە بوویە هۆی وشکبوونی کۆمەڵی لە کشتتوکاڵی هاوڵاتیان ئەو سەرچاوی ئاویانەی کە جەنابەت ئاماژەت پێکردن لە نێو هەرێمی کوردستان وەکو کانی وەکو سەرچاوە هەڵدەقڵێن ئەمانە دەتوانن پێداویستەکانی خەڵکی کوردستان ئەگەر بوونە بەرپرسانێکی عاقڵ و پلاندانەرمان هەبن ئەم سەرچاوانە دەتوان پێداویستی و خواستی خەڵکی کوردستان دابین بکەن ینی ئەگەر زۆر پێویستمان بە وڵاتانی چواردەورمان نەبێ وەڵا ئەستەمە بەڵێ ئەستەمە بتوانن جێگەی ئەو ڕووبارانە بگرنەوە جارێکی تر چونکە ڕێژەی ئەو ڕووبارانە زۆرە و ڕووبەرێکی فراوانیش دا ئەپۆشن و خەڵکانێکی زۆریش لە بەردەم ئەو ڕووبارانیان بۆ ئەوەی سوودی هەیە بگرن بەس ئەو کانیانی ئەمە ناتوانن جێگەی ئەو ڕووبارانە بگرنەوە. زۆر باش مامۆستایەکی زانکۆم هەر لە بەرنامەی باسوخواز میوانداری کرد کە ئەگەر حکوومەتێکی عاقڵ و پلاندانەرمان هەبێ بەو ڕێژەبارانەی کە حکوومەت بتوانێت گلی بداتەوە بەو سەرچاوە ئاویانە دەتوانێت بەونە هیچ پێویستێکیشی بە وڵاتانی چواردەور و دراوسێشی نەبێ و پێداویستی خەڵکەکەشی دابین بکە. خۆی ڕاستە ئەگەر بتوانانی بارانی گەوکو باسم کرد بەرەناوە گل بینەوە ئەتوانین بەڵام ئایا ئەمە کەی ئەکرێت دانەوەی بارانە و قورسە هێندە قورسە نەخێر زۆر قورس نییە ینی پێویستی بە بودجەیەکی زۆر کەمیشێ بەڵام بەداخەوە یعنی لە بڵێن وڵاتی ئێمە لە حکوومەتی ئێمە لە مای 26 ساڵ ئێمە کاتی خۆی لە بەڕێوەبەراتیەکەمان کۆمەڵێک پۆندمان تەقدیم کرد بۆ جێبەجێکرد وا بزانم تا ئێستا 34 جێبەجێ کراوە کە خەڵک زۆر ئیسیفادەی لێ کردەوە بەڕاستی خۆی ئەگەر بتوانین ئێمە لە هەموو دۆڵەکانە ئەو پۆندانە دروستکەین بۆ گردانەوەی بارانە و فعلەن ئەتوانین جێگەی ئەو ڕووبارانە بگرینەوە تەنها وڵاتێک لە جیهان ئەتوانی بێتەوەی شە بکات دیابانە کە هیچ دۆڵ و چەمێک نییە بەندا و پۆندی تیا دروست نەکرابێ و باراناو گلنێنەوە لەگەڵ ڕووبارەکەی بەقەدەر محافەزەیەکی وڵاتانی ئێمەیە. ڕاستە زۆر باشە مامۆستا ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی سوود لە سەرچاوەکانی ئاوی خۆی ببینێ؟ بە شێوەی پێویست نەخێر. بۆچی هۆکار چییە کە ئەم دەرامەتە ئەم سامانە سروشتێنەتەوەیە هەیە حکوومەت هێندەی گرنگی بە نەوت و بە کۆمەڵشتی دیکە دەدا هیچ لایەکی بەلای ئەم سەرچاوە گرنگەوە نەداوەتەوە؟ واللهی ئەو پرسیارە خۆی بێ لە حکوومەت بکەین. جەنابەت وەکو وەکو ئەندازیارێکی تا چەند ئەم خەم و کێشە و گرفتن بیستی 2000 بڵێ راپۆرتێک نووسی ئەو کاتە من تاسە هاتمە ناو بڵێن وەزارەتی کوشت و کاڵەوانە نامەیەک نووسی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێم عینی نامەش نووسی بۆ وەزیری کوشت و کاڵ و عین نامەش نووسی بۆ سەرۆکی هەرێم هەمان نامەش نووسی بۆ بەڕێز نەوشیان مستەفا
ئەمە 17 ساڵ بەل ئێستا بەڵێ سەنامەکەش ماوە 2012 لە منامەیە باسی ئەوم کردووە کە کوردستان تووشی کەماویە بێت ئەوە هەر کات کوردستان معڕەزە بۆ ئەوی ڕووبارەکانی لێ بگرنەوە پێویستیمان بە کۆمەڵە چارەسەر هەیە چارەسەرەکان هەموو دیاری کردەوە کە ئێمە چی بکەین چۆن بکەین کە ئێمە پێویستیمان بۆ ئاوی دەرەوەی هەرێممان نەبێت بەڵام بەداخەوە تاکو ئەم کاتەش وەڵامی ئەو نامانەی من نەدراوەتەوە بەڕاستی ساڵ ڕۆژی وازان 2011 بوو هەمان نامەبەرکە بۆ پەرلەمانی کوردستان ئەو کاتە ئەم تشکیلە تازەی وتمان بەشمە خۆی ئیشێکمان بۆ بکەن بە دکومنتێکی زۆر فراوانەوە باسی ئەو بەنداوانم کردووە کە وڵاتی تورکیا لە پرۆژەی گاپە کە پرۆژەیەکی گەورەیە ئەبێتە هۆی وشکبوونی دیجرە و فراد لە ئایندەیە هەروەها پرۆژەی بەنداوەکانی وڵاتی ئێران باسی ئەوانم بە تەفسیلی کردووە کە لە داهاتوویەکی زۆر نزیکدا کوردستان تووشی کەم ئاوی و بێ ئاوی ئەبێت و هەتا ئێستش بەڕاستی وەڵامی ئەو نامێژ نەدراوەتەوە ئەو ڕێگە چارانە هەر ئەوانە بوون کە جەنابێت پێشتر من پرسیارم کرد و جەناب وەڵامدا لە نامەکەدایان ڕێگە چارەی دیکە هەبوون من ڕێگە چاریترم کردووە یعنی لە نامەکە زۆر تەفسیل باسی ئەوم کردووە کە ئێمە چی بکەین بۆ پەرلەمانی کوردستان نووسیوە بۆ هەموو لایەنە سیاسیەکانیشم جارێکتر بەرز کردوێتەوە بەڕاستی و بە دیکومنت و بە ڕسمەوە ئەوانم هەموو بڵاو کردوێتەوە بەس بەداخەوە تاکو ئێستش وەڵام نەدراوەتەوە بەداخەوە ینی و هەروە ئەو باسی ئەو ڕاپۆرتەم نووسیوە کە مەترسی وشکردنی ئەوە ڕوارسنووریەکان بەرگری لە ئاسایشی نەتەوەی ئاو چونکە بەڕاستی ئاو بەشێکە لە ئاسایشی نەتەوەی هەر نەتەوەیەک بە تایبەتی نەتەوەی کوردیش کە ئێستا ئێمە ڕووبارەکان لە دەروەی سنوورەکەوە دێن من زۆر بەجددی ئەم ڕاپۆرتەم گەیانەوە بە دیکومنتێکی زۆرەوە وە لە نامەکەشە ئاماژەم پێکەوە کە ئێمە چی بکەین چارەسەرەکان چین بە تەفسیلی باسی ئەوم کردووە هەروەکو لە نووسراوی هاپێشە دەردەکەوێت ئەم نووسراوە لەلایەنی خوارەوە بە شێوەیە یەک لە دوای یەک و بێ ئەنجام بۆ نێرا بۆ یەکەم بەڕێز وەزیری کشت و کاڵ سەرچاوەکانی ئاو سەرۆکی حکوومەتی هەرێم سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەر سێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەمە مانگی دەی 2011 اینجا باسی ڕووباری سیروارم کردووە کە چەند بەنداوی لەسەر دروست کراوە ڕووباری زمکان هەروەها ڕووباری چۆمان کە ئەچێتەوە سەر زێی بچووک وەچێتەوە سەر بەنداوی دەربەندی دوکان بە دیکومنتەوە بە 19 دەی 2011 اینجا کێشە پێشنیارەکان چۆنن ئێمە کێشەکانمان لەم ڕووبارانە چییە؟ گەورتی کێشەمان ئەوەیە کە ئێمە هەتاکو ئێستا لەگەڵ لایەنی تورکی و ئێرانیە پەیماننامەیەکمان نییە تەنها پەیماننامەیەک هەیە بێ ساڵی 1970 پەیماننامەیەک مۆر کراوە لە بینی وڵاتی ئێران و عێراقدا کە ئەو پەیماننامەیە دوایی لە پەیماننامەی 1970 جەزائیرە بە ئیمزای سەرۆکی عێراق و شای ئێران ڕەت کراوەتەوە ئەمە گەورتی کێشەی ئێمە هەتا ئێستا ئێمە پەیماننامەیەکمان نییە کە بتوانین داوای ئاوی بەشی خۆمان بکەین لە وڵاتانە نە لە تورکیاش و نە لە ئێرانیش اینجا ئێمە دوای ئەوە کێشەی تری زۆر گەورە هەیە کە ئێمە ئێستا دەوروبەری ڕووباری سیروان و زمکان و بڵین زێ بچووک حکومەت نەیتوانی ئەوە ئاوەدانی تیا بکات ئەگەر لیژنەیەکی نێودەوڵەتی بێت بۆ ئەوەی دەراسە بکات ئێمە کەسێک ینی قەڵباڵغێکی وای نییە کە ئێمە دیفاع لەو خەڵکانەمان بکەین یا لەو کشت و کاڵبین کە دەوروبەری ئەو ڕووبارانەیە کراوە لەبەرەوە تۆ دەستی بەستراو ناتوانانی داوای بەشئاوی خۆ بکەیت هەمان کێشەشمان وتمان بۆ ڕووباری زێ بچووک هەیە کە لەم ماوەیە لە بەنداوی لە سەردەشت دروست کراوە کە بەڕاستی ئەو بەنداوەش ئەبێتە هۆی بە تەواوەتی وشکبوونی چۆمان کە فەرعێکی ڕئیسی زێ بچووکە زۆر باش مامۆستا ئێران و تورکیا دوو سەرچاوی سەرەکین لەوەی کە کۆمەڵی ڕووبار وەکوڵێ لە وڵاتی ئەوانە هەڵدەقڵێ هی بەرهەمی خۆیان یان بۆ ئەتوانین بڵین خاوەندارەتیەکەی هی ئەوانە و بەنێ وڵاتی کوردستانە تێپەڕ دەبن ئەمان هێندە سەرچاوی ئاوەکەشیان هەیە بەڵام هێندە خەمی داهاتووینەوەکانی خۆیانیانە بەنداوی لەسەر دروزەکەن بۆ گلدانەوەی ئاوەکە بۆچی بەرپرسانی کورد
هێندە کەم تەرخە من هێندە بێموبالاتن هێندە بوونە خەمساردن تەنانەت کە ئاوەکەژی خۆیانی ئامادە نەبوون لە ماوەی ئەم 26 ساڵەدا ئەم هەموو ئاوە ڕۆشتووە بەزایە نەیانتوانێت دوو بەنداو دروست بکەن هەندێک قسەژەیە دەگوترێ جوگرافیای هەرێمی کوردستان شوێنی دروستکردنی بەنداوینی ئەمە قسەیەکی ڕاستە ئەو قسەی زۆر ڕاستە ئەمە وەکوتم ساڵی 2009 ئەو کاتەمەکو بەڕێوەبەری ئاودێری سلێمانی بووم کۆمەڵێ بەندا و پۆندمان تەقدیم کرد بۆ جێبەجێکردن کە ئەمانتوانی مەسەرەن بەشێک لەو کێشەیە چارەسەر ناو هەرێمی کوردستانە بەس بەڕاستی حکوومەتی هەرێم هەروەکو هەموو هەڵەکانی تری کە بە قەناعەتی من گەورەترین هەڵی حکوومەتی هەرێم ئەوەیە کە کشتتوکاڵ و ئاوی پشتگوێ خستەوە و لێشی ناپرسێتەوە یعنی لە کاتێک کە وڵاتی ئەم وڵاتێکی سنعەتی و تەکنۆلۆژیایی نییە ئێمە بمانێەوە نەمانێ وڵاتی کشتتوکاڵین بۆ بژێوی خەڵک بۆ بژانێ بنەمای بڵین ئابووری و ژێرخانی ئابووری ئێمە پێویستیمان بە کشتتوکاڵە هەتاکو ئێستاوە من چەند ساڵە حەفە ساڵە لەو دایرەیەم بەڕاستی حکوومەتم نەبینیەوە بە شێوەیەکی زۆر جددی لەم مەسەلە بکۆڵێتەوە خەمخۆری بێ غێری ئەوەی کە خەمخۆری خۆیان و کورسیەکانیان و یعنی کۆمەڵێ شتی زۆر تافی هەن کە ئەسڵ نەوەی بڵین داهاتوو ئەو نەوە نوێش کە هەیە فێریان نەکردوون کە بزانن کشتتوکاڵ چییە ئێمە مهندسمان هەیە کشتتوکاڵ نازانێ یعنی دارەکان لێک جیان ناکاتەوە بەڕاستی ئەمە کێشەی قوتابیەکە نییە خوێندکارەکانی کێشەی خودی حکوومەتە کە مەسەن لە سری میدیاکان کە ئێمە چەند قەنای تەلەڤیزیۆنیمان هەیە هەتا ئێستا بەرنامەی کشتتوکاڵی وام پێویستمان نییە کە خەڵک لە کشتتوکاڵ و لە ئاو و لە گرنگی ئاو تێبگات لەبەرە حکوومەت وەکە هەموو ئیشەکانی تری بەڕاستی ئاوی بەتەواوەتی پشتگوێ خستووە و حەزم ئەوەش بڵێم کە ئێمە لە داهاتوە تووشی کەماوەیەکی زۆرە بین تووشی بێ ئاویژە بین کە ئەمە مەسئولیەتێکەشی لە ئاستۆی ئەم دەسەڵاتەیە کە ئێستا لە هەرێمدا هەیە بەڵێ مامسەکەواتە توانین بڵین کوردستان شوێنی ڕاستەقین و شیایی بۆ بەنداو دروست زۆر باشتی شوێنمان هەیە بۆ بەنداو بۆ بەکارهێنانی ئاو ئێمە زەویمان هەیە ئاویشمان هەیە شوێنی بەندامان هەیە بەستکردنی بەنداو دەتوانێت بەس دەستێکی ژیرانەمان نییە دەستێکی ژیرامان نییە بۆ بەکارهێنان جوار بەکار دروستکردنی بەنداوەکان لە داهاتوودایان بۆ نێگە ئێستا دەست پێ بکرێت ئەتوانێت ئەو کێشە و گرفت و مەترسیە کە جەنابەت ئاماژەت پێ کردووە لە کۆڵەم میلەتەی بکاتەوە ئەگە پەلە بکرێت زۆر بە ئاسانی ساڵی 1953 لەگەڵ 1950 1964 لەم ساڵە جیاوازانەیە حکوومەتی عراقی کۆمەڵی کۆمپانیای هێناوە بۆ دراسی ئاوی هەرێمی کوردستان لە ڕانیە لە زاخۆوە هەتاکو و گەنجانی خۆرماڵیش هاتوون تا ئاوی زەڵم دراسەیەکی زۆر تەفسیلیان کردووە کە دوو پرۆژەی زۆر گەوریان تەقدیم کردوەیەکیان ناوی ڕانی ئیریگەیشن پرۆجێکت ئەوتیان شارەز و ئیریگەیشن پرۆجێکتە ئەمە ساڵی 1964 ئەم پرۆژانە تازە کراونەتەوە ئەگە ئەم پرۆژانە ئێستش زیینو بکرێنەوە بەڕاستی بەشی ژیانی نەک کوردستان هەموو عراقیش دەکات بەس ئەبێ پەلە بکرێت لەم ئیشانەیە ئەگەر نەکرێ بەڕاستی زەرمەندێکی زۆر گەورە دەبین زۆر باشە مامۆستا دەوڵەتان تا چەند ئاو وەکو ململانێ و فشارێکی سیاسی بەکاردێن لە ماوەی ڕابردوودا دەنگۆی یان بوونە هەوڵی دەوڵەتی کوردستان بوونە حکوومەتی کوردستان بۆ مەسەلەی ڕیفراندۆم لەو کاتەدا حکوومەتی ئێران زەی بچووکی گرتەوە و هەڕەشەی بەردەوامیە کرد ئایا ئەمە ئاو حکوومەتەکان بۆچی وەکو فشارێکی سیاسی دژی وڵاتانی دیکە بەکاری دێنن و ئایا کوردستان سەرچاوەیە یا شتێکی وهای هەیە وەکو فشار و هەڕەشەیەکی سیاسی لە وڵاتێکی دەوروبەری بکە وەکوتم ئێمە بەداخەوە پەیماننامەمان نییە لە بینی وڵاتانەیە زۆر بە ئاسانی ئەتوانن فشارمان لەسەرکەن بەندە من لە لیژنەیەکا بووم لیژنەی چارەسەری کشتتوکاڵی ببوورە ئاوی نێودەوڵەتی کە ئەم لیژنەیە سەرۆکەکەی لە وەزارەتی سەرچاوەکانی ئەوبەغا بوو من نوێنەری سلێمانی بووم ئێمە کە ڕۆژین دانیشتین کە باسی ئەم قەزیانە کرا بەڕاستی ئێمە هیچ دوکمنتێکمان لە بەردەستان نەبوو ئەوەی کە هەموو ساڵی 1975 پەیماننامەی ئەلجەزایر بوو کە زۆر بەڕوونی باسی ئەوەی کردووە کە ئێران ئەتوانێ کنترۆلی ئاوەستونەکان بکا بۆ خۆی یعنی دەسەڵاتی عراقیشی نێژە نەک هەرێمی کوردستان لەبەرەوە ئێستا لە وڵاتانی دنیا حتا لە خودی ئەمریکا لە 5 ویلایەتی ئەمریکا ئێمە ڕووبارێکمان هەیە کە 5 ویلایەت ئەبڕێت لەنا ئەو کە خۆی هی یەک وڵاتیشن گەورەترین کێشەیان هەیە و ساڵانە ئەبێ ئەو پەیماننامەی کە لەبێنیانە تازەیکەنەوە پەیماننامەکان تازە ئەکەنەوە چونکە ئەو سەرچاوەی ژیانە بمانێ نەمانێت لە هەموو وڵاتانی دنیا
کێشەی ئێمە لەگەڵ وڵاتانی دەرەوەی پەیماننامەمان نییە و خۆشمان پشتگوێمان خستەوە و هەوڵی بۆ نادەن کە بچین چارەسەرێکی ڕیشەی بۆ ئەم مۆزوع بکەین. زۆر باش مامۆستا لێدانی بیری ئیرتیوازی یەکێکی دیکە لەو گرفتانی کە بوومنە هەر کەسێک لە شوێنێکدا باخێک مڵکێک دروست دەکات و بیرێکیشی بۆ زیاد یان لە ئێستادا زۆربەی ماڵەکان هەر ماڵی خاوەنی بیرێکە ئەمە تا چەند پەیوەندی بە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی هەیە و ئاوی ژێرزەوی چه گرنگیەکی هەیە بۆ داهاتوی ئێمە وەکو چۆن زۆر جا باس لەوە دەکرێت کە نابێ بەرپرسان ئەو هەموو نەوتەی لە ژێر زەویدا دەری بهێن با هیچ نەبێ بمێنێتەوە بۆ نەوەکانی ئایندا ئایا ئەم معاملە و تەعاملەش لەگەڵ ئاوی ژێرزەویە دەکرێت؟ خۆی ڕاستە ینی هەچە من ئەبڵێن ئیشی جیۆلۆجی ناکەم بەڵام زۆر بەکارهێنانی ئاوی ژێرزەوی و بێ ڕەوێ لێدانی بیری ئیرتیوازی یعنی بیری قوڵ ئەبێتە هۆی ئەوەی کە منسوبی ئاوی ژێرزەوی زۆر دابەزێت و لە داهاتووشە ئەو ناوچەیە ڕۆ ئەچێت. لە وڵاتی هیندا ماوەیەک حکومەت ئەو قەزەی زۆر ئێمال کردبوو خەڵک بە خۆی ئەهات بیری لێدا بێ بەرنامە و بێ حساب و بێ کتاب 2250 دێ غەرق بوون هەر ڕۆچون بەناو زەوی ئەسڵا هەموو ئاسەواریشیان نەما لە بۆلەزە خراپتریان لێ هات. لەبەرەوە بەڕاستی دوو قەزەی زۆر گرنگ بەلای منەوە کە زۆر گرنگە لە حکوومەتی هەرێم کە ئێمال کراوە لە وەزارەتی کشتوکاڵ و ئاودێری. یەکەم لێدانی بیر بێ بەرنامە کە ئەبێ بەڕاستی کارناسەکان لەو بوارەوە زۆر جددی بن و بەپێی بەرنامە و بەپێی ڕێنمایەکان کە وەختی خۆی ساڵی 1961 کۆمەڵی ڕێنمایی حکوومەتی عراقی دایناوە چۆنێتی بەکارهێنانی ئاوی ژێرزەوی و ئاوی سەطحیشی تێدایە. ئەوە ئەبێ بە شێوەی بەرنامە بێت بەپێی ئیجازە بێت مەسئول وحدەی ئیداریەکانی ناحیە و قەزاکان ئەبێت زۆر جددی ئاگایان لە مۆزوعە بێت کەسێک واستەیە نەکات و ئەوی تر بێت و ئەوی تر بۆ خۆی بیر لێدەن و بێ حساب کتاب. دوو هەموو شکردنی ئەو چەمانەی کە هەیە یان داگیرکردنی ئەو چەمانەی بە ڤیلا و خان و زەوی و نازانم ئەو شتانەوە کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە زۆر زیندەوەر لەو چەمانە هەمووی بەرەو تیاچوونی قراز دەڕوات ژینگە بە شێوەیەک تێک دراوە کە چاگونەوەی زۆر ئەستەمە بەڕاستی. ئێستا چەمێکی وەک بڵین داونلۆدی دوکان ئەو ڕووبارە بڕۆ ئەوەن تەستی کراوەتەوە ئەسڵەن مەجای ژیانی هیچ زیندەوەرەکان هەن نەماوە لێو هەتا ئەگەیتە بڵێن ئاڵتون کۆپری چەمی زەڵم هەروەها بڵێن ڕووباری دیالە ئەوانە گەورەترین کێشیان بۆ دروستەبێت داهاتووشە کابێ بەڕاستی کارناسەکان زۆر بەجددی لەو مۆسوعە بکۆنەوە. زۆر باش مامۆستا لە ئێستادا کەمی باران و وشکە ساڵی جۆرێ لە جۆرەکان تەنگی بە هەرێمی کوردستان هەڵچنیوە و زبوەرزی زستان وەکو کورد جاران ئێوت خوایە فەسڵمان لێ نەگۆڕی لە ئێستا زستانەکەم وەکو بەهار دەرەکەوێت. ئەم کەمی باران و وشکە ساڵیە تا چەند کاریگەری لەسەر کەمی ئاو دەبێت؟ وڵی لە ساسە تەسیرێ بێ خۆی بڵێن وەختی خۆی نەخشەی کێشراوە لە بۆ هەموو عێراق ئەو نسبەتەی کە دیاری کراوە بڵێن بۆ ناوچە جیاوازەکان بۆ نمونە سلێمانی ئەوێ بەلایەنی کەمەوە 600 میلیمتر ئاو بانە ببارێ ئەو کاتوش وشکە ساڵی نابێت. ناوچەی گەرمیان ئەوانە 300 تا 350 ئەبێ ببارێت. ئەگەر ئەوە کەمتر بێ بەڕاستی ئەو پێڵەن وشکە ساڵی یا پێڵەن کەم ئاوی یان کانیاکان بەڕاستی وەکو پێویست نابوژێنەوە ناوچەکە تووشی کەماوی بێ ئاوی ئەبێت. ئەو کێشەیە دروست دەبێت بەهۆی ئەو کەم بارانیەوە. مامۆستا چۆن خەڵک هۆشیار بکرێتەوە چۆن ڕێنمایی بە خەڵک بدرێت کە هیچ نەبێ هەر مرۆڤ لای خۆیەوە وەکو لە جۆرێ لە ڕەچاوکردن یان بۆ منە گرنگی و گەورەی ئای بۆ دەربکەوێ ئەو ڕێژە زۆرە بەکارهێنانەی کە ڕۆژانە بەکاری دەهێنێ هیچ نەبێ نیوەی یان بۆ ڕێژەیە کەمی بکاتەوە. بە بڕوای من ئەبێت خەڵکی لە ڕێگەی میدیاکانەوە مەجددی لە مۆزوعە زۆر باش وشارکردنەوە وشارکردنەوەش دوو بەشە بەشێکی ئەوانەی لە شار دانیشتن ئەوانش کە لە لایە دانیشت و خەریکی کشتوکاڵ و ئاژەڵ بەخێوکردن و زەوی کێڵانەکانن ئەبێ هەردوو لایەن ژیرانە بەڕاستی تەعامل لەگەڵ ئاوا بکەن. لە ناو شارەکانە من ئەبینم زۆر بەبێ ڕەوی ئاو بەکارێت مەسەن هیچ ماڵێک ئێستا بۆ شێوەی کە حساب کتابی هەیە کە کونتۆری نییە کونتڕۆڵی ئاوی نییە لە لادێکانیشە بە شێوەیەک کێڵانی زەوی بەغەڵەت بەکارانی لە وەرگاکان بە شێوەیەکی هەڵە
هەروەها ئاودێرانیش بە شێوەیەکی هەڵا ئەمانە بنە هۆی ئەوەی کە ئەو ڕێژە ئاوەش کە هەمانە بەڕاستی بە خەسارەتی بین. زۆر باش مامۆستا کۆتا قسە و سەرنجی جەنابەت یام شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ بکەی. وەڵام من دەڵێم ئاو ژیانە ئەو نەمایانی ژیانیش نامێنێ پێویستە سەرەتا دەسەڵاتی هەرێم زۆر بەجددی لە مۆزوع بیر کاتەوە کە خۆی ئێمە بەڕاستی وەزارەتێکمانە بە ناوی وەزارەتی سەرچاوەکانی ئاو لایان برد کە لە وڵاتانە ئێستا دایەنێنەوە جارێکی تر کە ئەبێ زۆر بەجددی لە مۆزوع بکۆڵنەوە گرنگی ئاو بۆ خەڵی دەرخەن و هەروەها خەڵکیش تێبگا کە ئاو ئەگەر ئاو نەبێ ژیانیان نییە لەبەر ئەوەی هەیە دەستی پێوە بگرن باشتر لەوەی کە بەیانی ئێمە لە تینا بخنکی. زۆر سپاس بۆ بەڕێز نەجمەدی شێخ سەرگەرتی ئەندازیاری ئاودێری کامڕۆ میوانی بەرنامەی باسوخواز بوویت. سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆی ئازیز و خۆشەویستی تا بێگەیشتنی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان دەگەم.